ئەمە ڕەنگە پرسیاری زۆرێک لە بینەرانی 1964 و هاوڵاتیانش بێ لەم کاتتا بە گشتی کە لێتەکەم. باشە لە هەرێمی کوردستانەوە خۆ هیچ ڕووی نەداوە و هیچ ڕووی نادا بەرامبەر بە ئێران. بۆچی بەردەوامی هەڕەشەکان و توندبوونەوەی هەڕەشەکان لەسەر هەرێمی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تا بێ بەیەسر دەبێ؟ ئەمە وەکو خاڵی لاواز بەکاری دێنێت یا چی؟ بەڵێ وەکو خاڵی لاواز بەکاری دێنێ. هەرێمی کوردستان چی هەیە؟ چ مەنزوماتێکی بەرگری ئاسمانی هەیە؟ نیەتی. چی جۆرە چەکێکی قورسی هەیە کە مەترسی بێتن بۆ سەر ئێران؟ نییە. بەڵام ئەمە بەس شەڕفرۆشتنە. یعنی تۆ هەتا قونسڵیەکەت هەیە، قونسڵیە لە هەموو وڵاتێک هەیە لە دنیاە، هەموو وڵاتی قونسڵی هەیە، قونسڵیەکمان هەیە لێرە لە هەولێر. ئەم شەڕفرۆشتنە تەنها ئەوەیە. ئەگەر ئەو ڕاستەکاتن و باواز لە هەولێر بێنێتن، با بڕۆ لە قاعیدەی ئەنجەرلیک بدایان دووبارە با لە ئازەربایجان بداتەوە. تەنها شەڕفرۆشتنە، هیچ شتێکی کە نییە. چونکە هیچ شتێکمان نییە، ئێمەش زەرێرێکمان بۆیان نییە. نە بڵێ سوپا ئەنێرین، پێشمەرگە بنێرین شەڕ بکە، نە موشکمان هەیە بەو شێوازە کە مەترسی هەبێتن، وە نە بەرگری ئاسمانمان هەیە. تەنها شەڕفرۆشتنە بە هەرێمی کوردستانی کاتن.